بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر قەیرانی سیاسی و دارایی هەرێم و ئایندەی پەیوەندیەکان لەگەڵ بەغداد دەکەین و قسە لەسەر گفتوگۆکانی پێکێنانی حکوومەت دەکەین لە بینی پارتی ویکێتی کە ئێستا بانگەشەیەوە دەکەن کە خەریکی نووسینەوەی دیدگایەکی هاوبەشن بۆ حکومڕانی لە کاتێکە لە کابینەی پێشوش کارنامەیەکی جوانیان نووسیبەوە بەڵام ئەوەی کە پێویست بە خەڵک جێبەجیان نەکرد چاوەڕێکی دەکرێت لە پرسی گفتوگۆکانی پارتی یەکێتی و پێکێنانی حکوومەت و کۆنەبوونەوەی پەرلەمان و ئەگە پەرلەمانیش کۆبێتەوە بەم پێکاتێت توانێت ڕۆڵی خۆی ببینێ و پرسی موچە لەگەڵ بەغداد چی بەسەر دێ و پرسی زیادکردنی ئەو باج و ڕسومات و بارگرانەیە کە لەسەر خەڵک و پێدانی کۆمپانیەکان بە کەرتی تایبەت ئەویش چی بەسەر دێت لەگەڵ هەرێک لە بەڕێزان ئەبوو کاروان پەرلەمانتاری پێشووتری کوردستان لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە دادوەر عەباس هەمزە شارەزای یاسایی لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین ئەبوو کاروان بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر چەتە لە گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتەوە دەست پێ بکەین پێنج مانگە هەڵبژاردن کراوە پارتی ویکێتی بانگەشەوە دەکەن کە خەریکی نووسینەوەی دیدگایەکی هاوبەشێنین بە حکومڕانی پێ دوایە لە ئەوەی ڕابردوو جیاوازتر بێت ئەو دیدگا هاوبەشە یاخود دیدگا هاوبەشەکە بۆ ینی دابەشکردنی زیاتری داهاتەکان و دەسەڵاتەکان و بەرژەوەندی حیزبیەکانە یاخود باس لە نووسینەوەی ڕێکەوتنێکی هاوشێوی ڕێکەوتنێکی استراتیژی نوێژ دەکرێت لە کوردستانە بینی پارتی ویکێتی سەرەتا زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ بینەرانی کەناڵی پەیام و ئەو بەڕێزەی کە لەگەڵمانایە لە هەولێرەوە سپاسیەکەین بە دڵنیایەوە کە ئێستا ئەو پرسیارەت کە ڕەنگە بڵێ 4-5 مانگە ئەعلانیان کردووە کە دوای 5 مانگ با بڵێن ئەوان گەیشتوونەتە نەتیجەی با بڵێن کۆتایی یان نزیک لە کۆتایی ڕێکەوتنەکەیان بۆیە ئەتوانین بڵێن بەردەوام ئەم دواکەوتنە لە پێکێنانی حکوومەت پەیوەندی بە پلە و پۆستۆیە بەردەوامی هەیە ئەمە تا ئەوەی هەردوو لە بە پلە و پۆستەکان یەکتر ڕازیە بن بەرژەوەندەکانی حیزبی و ئێستایش بووەتە بنەماڵەیی و شەخسی ڕازی بکەن ئەوە بۆیە دواکەوتنەکان بەردەوام لەسەر ئەوە نییە بتوانن بەرنامەیەکی گشتی بەرنامەیەکی استراتیژێکی ڕوون بۆ 4 ساڵی داهاتوو بۆ ئەوەی هەنگاوی چاکسازی و باشکردنەکەی شێوازی سیاسەتکردن و حکومڕانی لە هەرێمی کوردستانە باش بکەن بەڵکو بۆ ئەوە نییە کە لەم 4 ساڵە بتوانن بگەڕێن بە دوای ئەوەی سەرچاوەی داهات هەمە جۆر بکەن تەنها هەرێمی کوردستان احتیمادی بەسەر داهاتی نەوت نەبێ بۆ ئەوە نییە بەرنمەیەکی باشتر بۆ با بڵێن وزارەتی خوێندنی باڵا دابنێن و کۆمەڵی گۆڕانکاری بکەن بۆ ئەوە نییە هەلی کار دروستکەن بۆ بێکاران بۆ ئەوە نییە ئەو مەسیرە زۆرەی ئەو 4 ساڵەی کە پێشتر بەسەریان بردیان با بڵێن بۆ ئەوە بێت چارەسەری گرفتەکانی خەڵک بکەن بە پێچەوانەوە هەموو ئەو سراعەتەنی دروست بووە بۆ ئەوەیە کە پێگەی خۆیان بەهێزکەن ئەوەی کە پەیوەندی نییە گفتوگۆی لەسەرکەن پەیوەندی بەوەیە بە خەڵکۆ نییە هیچ شتێکەوە نیە ئەوەی پەیوەندیە بە خەڵکۆ نییە گرفتی چارەسەرکردنی موچە لەم دانیشتانەیان نییە گرفتێکی سیاسەتێکی سربەخۆی کوردستانیانە نییە پێشتر لە حملەی ڕاگەاندنەکانی هەڵبژاردنە باسی ئەویان نەکرد کە چۆن بگەڕێنەوە بۆ بەغدا و لە بەغدا لەگەڵ بەغا ڕێککەون و چارەسەری کێشەکان بکەن و بۆ ئەوەی خەڵک موچە خۆرانی هەرێم بدرێت کەچی ئێستا ئەوە غایبە هەموویان یەکن لەبەرەوە تەنها مەثەن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان موسیڕە لەسەرەوەی ئەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لای ئەو بێ و هەروەها سەرۆکی هەرێمیش لای ئەو بێ یەکێتی نیشتمانی کوردستان
ڕایەکی وا بوو لەمەوە یەک ئەبێ شەریکی نەبێت لە جێگری سەرۆکی هەرێم شەریکی نەبێت لە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئێستا لە پاڵەوە بە گرنگ گیانزانی وزارەتی ناوخۆ وەرگرن تاکو وزارەتی پێشمەرگە ئەمە خاڵی ناکۆکیەکانی ئەم لایە تەنانەت لە ناو حیزبێکیشە لە ناو هەرێکێک لەم حیزبانە ئەبێ دوو لایەن یان دوو تەرەف ڕازی بن لە یەکتری مەتەن ئێستا ینی ئەوەی کە باسەکرێ لە سەر پارتی دیموکراتی کوردستان ئەبێ هەردوو لە ڕازی بێ هەردوو بەشەکە ڕازی هەردوو ئەوەی ناوی باڵە ناوی بەڵامیش نەبێ دوو شخص نەبێ هەم دووسێن ڕاستی بێ هەتا لە ناوێکێتی نیشتوانی کوردستانی شاعین پلەی یەکەمە بێ بۆ ماڵی مام جەلال بێ و بۆ ئەوانە بێ و تو پلەی دووەمیش بۆ ئەوانەی بنکە نزیکن لە کاکۆسەتوە لەبەرەوە ئەم سراعەکە سراعێکی کە بەردەوامیەیە وەکو باسم کرد پەیوەندی بە خەڵکۆ نییە پەیوەندی بە پاراستنی کیانی هەرێمی کوردستانەوە نییە پەیوەندی بە عیلاقاتی دەولی و ئەقلیمیوە نییە بەعکسەوە هەموو هەردوو لایەن بۆ خۆیان ئەم لە دابەش بووەتە سەر تورکیا و جەماعەتەکەیەوە ئەویتر دابەش بووەتە سەر ئێران و جەماعەتەکەیەوە لەبەرەوە ئەم دواکەوتنە لە نەتیجە دەبێ هەردوو لە سەداسەد بە پشتی خۆیان ڕازی بن ئێستا ئەوەی ئەڵێن کە زۆر نزیک بوونەوە تا پرۆژەکە ئامادەیە ئەبێ لەم نزیکانە واژووی بکەن دوور نییە لەسەر یەک خاڵێکی بەرژەوەندی لایەکیان 6 مانگی تر بعد و پێکنێنەوە لەبەرەوە سەرچاوی مەبەستەکە با بڵێن لەوە نییە کە دواکەوتنەکە بۆ ئەوەیە بەرنامەوەکو باسم کرد بەرنمەیەکی گشتگیریان هەبێ بۆ چارەسەری کێشە گرفتەکە سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک حاکم جەنابیش بەخێر بێ سوپاسیان دەبوون دەکەین دەمانەوێت سەرنجی بەڕێشی بزانین لەسەر پرسی گفتوگۆکان ئێستا بۆ پێکەنانی حکوومەت لە کاتی بانگەش هەڵبژاردن بە تایبەتی پارتی و یەکێتی بڵێن شەرەقسەی زۆریان کرد پێ دوایان ئەوانە جێبەجێ بکرێن یاخود بڵێن ئەوانە دوورەی سەردەمی هەڵبژاردن بوون لە باشکردنی ژانی خەڵک بێ لە بانگشەی ڕاستکردنەوەی حکومڕانی بێت لە پرسی چارەسەرکردنی کێشەی موچە و داهات لەگەڵ بەغدا بێت بەڵێ سوپاس کاک حەکیم سڵاوتان لێوێ سڵاو لە میوانە بە ڕێزەکەت لە بینارە بە ڕێزەکانتان بەڕاستی حەق ینی ئەگەر لە کۆمەڵگایەکی مەدەنی و شارستانی و پێشکەوتوو دەپرسی دەبێ پەرلەمان قەرار بدا لەسەر تەشکیلی حکوومەت و لەسەر پرۆژە و لەسەر هەموو ینی خوتەی داهاتوو بۆ ماوەی 4 ساڵی داهاتوو تا هەڵبژاردنی دادێ دەبێ پەرلەمان دانیشێ قەرار لەسەر ئەو پێکەنانی حکوومەت لەسەر دەنگدان بە کەفاعات دەنگدان بە وەزارات هەموو ئەو پرۆژانەی کە بۆ خەڵک پێویستە پەرلەمان بە حساب پەرلەمان نوێنەری خەڵکە وەکیلی خەڵکە ئێدی ئێستا بەداخەوە ڕێک بەعکسەوەی لێ هاتووە هەڵسوکەوت تەسەڕف لەگەڵ پەرلەمان وەکو دام و دەستگایەکی حیزبی وەکو دام و دەستگایەکی زۆر مەحەلی و لۆکاڵ مەعاملەی لەگەڵ دەکرێت کە ئەوە بەڕاستی پێچەوانەی هەموو دەستور و قیەم و مەبادیئە نێو دەوڵەتیەکان و ناوخۆیەکانیشە ڕاستی دەوێت ئەو حیزبانە ڕاستە دەنجیان هێناوە زۆرنەی پەرلەمانیان هێناوە بۆ خۆیان حکومەت تەشکیل دەکەن بەڵام خۆ خەڵکی دیکەش دەنجی داوە بەو ئەندام پەرلەمانە بەوانەیە کە ئێستا هەڵبژێدران بوون بە ئەندامی پەرلەمان خەڵکی دیکە غێری حیزبەکەی خۆیان دەنجی پێداون حتا لە ناو حیزبەکەی خۆیان خەڵک متمانەی پێیان کردووە کە دەنجی پێیان داوە بۆیە بەڕاستی ئەوانە وەکیلی خەڵکن وەکیلی ڕاستەقینەی خەڵکن حتا ئەگە لە ڕووی شەکلی و قانونیەوە سەیری مۆزوعەکەی بکەین بۆیە پێویستە ئەو پرۆژانە لە ناو پەرلەمان قسەی لەسەر بکرێت ناو پەرلەمان مناقەشە بکرێت پرۆژە لەوێ تەقدیم کرێ
تشکیلی حکوومەت و کەسەکانی کە ڕادەست پێدرێن لەوێەوە قسەیان لەسەر بکرێت لەوێەوە لە بەرچاوی خەڵکی قسەیان لەسەر بکرێ کە ئێستا بەڕاستی پەرلەمان لەوەتەی لە ئێمەوە لە 92ەوە پەرلەمان دروستبووە لەو کاتێوە تاکو ئێستا ئیش دەکرێت لەسەر لە قالبدانی پەرلەمان ئەمە زۆر جاری دیکەشەوە قسەم کردووە تا پەرلەمان وەکو دام و دەستگایەکی سەر بە حیزب تاکو سەر بە ئەسڵەن وەکو دام و دەستگایەکی سەر بە حکوومەت معاملەی لەگەڵ کراوە دەکرێت و ئێساش هەر سوورن لەسەر لە قالبدانی لەوەش زیاتر سوورن لە قالبدانی باشە کاک حاکم ئەمە پێچوانەی ئەوەیە کە بەڕاستی بەرژەوەندی خەڵک لە گۆڕێنە باسی دابەشکردنی چێکە نەک دابەشکردنی مەسئولیات و دابەشکردنی پرۆژە و کێشە ململانێ لەسەر پرۆژە مفاوەزات لەسەر پرۆژە مفاوەزات لەسەر مەساڵحی خەڵک ئەو بابەتانە بەڕاستی جێی خۆی نییە و زۆریش خراپە هەر بەرەو خراپ بوون دەچێت باشە کاک حاکم ئەوەی کە بەڕێز باسی پەرلەمان کرد یعنی ئەم جارش نەخشەی ناو پەرلەمان پارتی و یەکێتی زیاتر لە 160 پەرلەمان پێک دێنن تێبینی زۆر هەبوو لە سەر هەڵبژاردنەکان بەڵام ئەگەر ئەم پەرلەمانە بەم شکڵش بڵێن دەست بە دانیشتەکانی بکە سەرۆکایەتەکەی هەڵبژێرێت دەتوانێت جڕۆڵێک ببینێت لە پرسی بەس ئەو باج ڕسوماتێک لەسەر خەڵک زیاد کراوە ئەو تاڵانەی کە لە نەوت هەیە لە خاڵە سنووریەکان هەیە ئەو باج ڕسوماتێک کە لە بینی هەولێر و سلێمانی هەیە ئەتا ئێستا پەرلەمان نەیتوانیوە لە لای ئێمە لە پەرلەمانی ئێمە بەداخەوە پەرلەمان نەیتوانیوە بە دەوری کاریگەری خۆی بە ئەرچی پەرلەمانی خۆی هەستێ هەر هەمیشە وەکو ملحەقەیەک پاشکۆیەک وا بە وەکو عەرزم کردی وەکو پاشکۆی حکوومەتی ژوا بۆ نەک وەکو پاشکۆی حیزبەکە ئەوە بەڕاستی هەتا ئێستا ئەومان بینیوە وا لەمە دووە پێناچێ ئیرادەیەک هەبێ بۆ باشترکردنی بۆ کاراکردنی بۆ ئەوەی ڕۆڵی خۆی بە تەواوی ببینی وەکو نوێنەری خەڵک و لە بەرژەوەندی خەڵک لە بەرژەوەندی ئەوانەی کە دەنجیان پێداوە هەڵیان بژادوە لە بەرژەوەندی ئەوان قسەی بکە هەموو ئەو پرۆژانەی ئێستا حکوومەت یەکلایەنە دەیکا لە خەسخەسەکردنی ئەو قیتاع ئەو هەموو مەرافقە عامانە بیما فيها ئەوەی کە لە ئاخیرە باسی کارەبا دان بە شەریکات و مکاتب عەدل دان بە شەریکە هەموو شتێک بۆتە شەریکات هەموو ئەوانە بەڕاستی لە حەقیقەتدا ئیشی حکوومەت نییە ئەوە تەجاوەزە لەسەر ئیشی پەرلەمان ئەوانە هەموو پێویستە بە قانون بکرێ و قانونیش لە پەرلەمان دەردەچێ و پارلەمان مناقەشەی دەکات دیراسی دەکرێت پشت بە خوبەرای لە دەرەوەی پەرلەمانیش دەبەسرێ ڕای خەڵک وەردەچیتێ لەسەری ئەوانە نازانم ئێستا و پەرلەمانی ئێمە گەرداژنیشێ چ دەکە یعنی کارێکی بەڕاستی کارێکی نییە بیکە ناحێ عملی کارێکی نییە بیکە ئەجینا لە ئەسڵدا لە ئەساسدا لە پێی قانون و دەستور بە پێی ئەو هەموو مەبادئە دەولیانەی کە دەیبینین دەسووریانەی کە دەیبینین لە دنیادا پەرلەمان گەورەترین ئیشی هەیە و حەساسترین ئیشی هەیە و ئەرچی سەرەکی داڕشنەوەی یاسایەکان داڕشنەوەی پرۆژەکان مڕاقەبەکردنی پرۆژەکان هەموو ئەوانە ئیشی حکوومەت هەموو ئەوانە ئیشی پەرلەمانە کە من پێم وانە ئەو پەرلەمانی ئێستا هەر لە ئێستاوە جارەدانە نیشتۆرە لە خەریکە لە قاڵبی دەدەن لە دەرەوە قەرار دەدەن چێ سکرتێری پەرلەمان بێ سکرتێری هەبیان نەبێ چێ جێگر بێ جێگەری هەبیان نەبێ ڕئیس چێە ئەگەر ڕئیسی هەبێ مقابلی چێ لە حیزبەکەی کە لەو لای بەڕاستی ئەوانە جێگای خۆی نییە ئەگەر ڕاستە دەیە ڕاست و دروستەکەی ئەوەیە پەرلەمان هەر نەبێ سەرۆکی پەرلەمان لەسەر ئەساسی کەفاعات هەڵبژێدرێ چێ کەفوئە چێ شایستەی ئەو شوێنەیە چێ ئەز خەڵک ئەزمونیان لەگەڵی هەیە بە منافەسە هەبێ با چێبڕکە هەبێ لە ناو پەرلەمانی لەسەر سەرۆکی پەرلەمان لەسەر لەوێ پەرلەمان قەرار بدرێ لە ناو پەرلەمان پێویستە قەرار بدرێ جاخۆ ڕئیسی پەرلەمان جێگری هەبێیانە ئەگەر جێگری هەبێ چەندی هەبێ لە پەرلەمان قەرار بدرێ دەبێ ئاجاخۆ سکرتێری هەبێیان نەبێ هەموو ئەوانە لە پەرلەمان دەبێت قەراری لەگەڵ لەسەر بدرێت کە چی بەداخەوە ئێستا لە دەرەوە قەرار دەدرێت کە پەرلەمان
وەکو ئەنی ئالێت وەکو ئالەتێک وەکو جیهازێک ئیشی پێ دەکرێت بەو شێوەیە پێوانە پەرلەمان بتوانێت کارابێ بتوانێت ئەو ئەرکە پیرۆزەی کە لە سەرێتی کەنوێری خەڵکا بتوانێت جێبەجێکە. بەڵێ سپاس دەکەم کاک گەبکارەمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بۆی کە ئەمڕۆ خوا تاڵەبانیش شتێکی دانا و دیدگایەکی هاوبەش بۆ حکومڕانی دەنووسنەوە ینی خەڵکی کوردستان لەگەڵ کابینەی نۆ ئەزمونێکی قورسیان بەڕێکرد لە بواری باز و ڕسومات بێ قەیرانی موچە بێت پێدانی کەرتەکان بە کۆمپانیای تایبەت چاوەڕێی خێر لەو بکەین کە لە کارنامەی ئەم کابینەی هەرسەنە کارنامەکی پێشویان جوان بوو بەڵام جێبەجیان نەکە هیچ لە ژیانی خەڵک بگۆڕێت ئەو دیدگا حکومڕای خودە و دیدگا حکومڕای کۆی کە بەرزت باس کرد ڕێکەوتنێکی استراتیجیە لە بەرگێکی نوێدا. من پێم وایە کە لە کوردستانە کە باسی بەرنامەی کابینە کرێ یان دیدگایەک بۆ حکومڕانی وە لە ڕابردووش لە کابینەکانی پێشووشە بەرنامەکان باش بوو ئیجابی بوو بەڵام لە نەتیجە کە دەیتە جێبەجێکردن چییە بینی؟ ئەحزابی سیاسی لە کوردستان ڕۆشنبیران نووسەران هەموو ئەوانە گەیشتوونەتە ئەو قەناعەتەی کە ئەم دوو لایەنە سیاسیە کە چۆنیان بوێ و چیان بوێ وا بەڕێوەیە بن هیچ پەیوەندیەک نییە بە بەرنامەوە و ئەگەر وایە بەرنامەکەی پێشوو بەرنامەی کابینەی پێشوو هەردوو لا پێکەوە بوو پێکەوە دایەنە ئەی بۆ ماوەیەکی زۆر کاقوبات خودی خۆی نەئەچووە کۆبوونەوەکانی ئەنجومەنی بە وەزیرانەوە ئەی بۆچی یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام وەک لایەنێکی ئۆپۆزیسیۆن خۆی پیشانەدا کەواتە زۆر جار قسە لەسەرەوە کراوە ئەم لایەنە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ نمونە پابەند نابێ بەو قەرارە گشتیانەی کە کابینەوە حکوومەتیدا زۆر جار یەکێتیش بە هەمان شێوە قسەی لەسەر ئەوەی کردە با بڵێن پارتی پابەند نابێت بەو ئیتفاقی کە لە نێوانیانە ڕوویداوە لەبەرەوە سیاسەکان هیچ متمانەیەکیان بەوە نییە کە ئەمڕۆ ئەم جارەیان با بڵێن دیدگایەکی باش دانراوە و ڕێککەوتون لەسەری و دەتوانرێ ئومێدێکی باش بدرێتە خەڵکەکە نا خەڵک بێ متمانین من دەمەوێت نمونە ئەمە سەرچاوی کرد ئەگەر ئەم دوو لایەنە بیرکردنەوەیان وایە پەرلەمانی کوردستان بۆ تا ئێستا لە کار کراوە ئاخر پەرلەمانی کوردستان کە دادگای فیدراڵی لە کاری خست زۆر قسە کرا لەسەر ئەوەی کە بەغا دەیەوێت دامەزراوەکانی هەرێمی کوردستان بچوو کاتەوە دەسەڵاتەکانیان دەبێت خەڵکێکی زۆر لە پارێزگاکانی هەرێمی کوردستان سیاسیەکان بە جددیوە پێداگیریانە کرد لەسەرەوەی هەڵبژاردن بدێ بۆەوەی ئەم پەرلەمانە بەگەڕ بخرێتەوە بۆ ئەوەی دەستگا تەشریعەکان چونکە بۆ کۆمسیۆن نەمابوو ئەنجومەنی پارێزگاکان نەمابوو باشە سەرڕای ئەوەی کە ئەم قەرارە دەرچوو خەڵک بەشدارێکی کارایی کرد وەک وەڵامێک تەنانەت بۆ کردەوەکانی محکەمەی ئیتحادی ئەم بەڕێزانە چەنێ بە هەندیان وەرگرت ئەم بەڕێزانە هاتن لە فترەیەکی 2 مانگ و 3 مانگە خەوە 5 مانگ ڕۆیشتووە تا ئێستا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵە باشە ئەمە بۆ ئەم کۆبوونەوەیە ئەم کۆبوونەوەی تەنها بۆەوە نییە ئەمانە ڕێککەون لەسەر یەکتی ئەم کۆبوونەوەیە بۆ نەکرا لەبەرەوە لای خۆمەوە من خۆم من هیوادارم بەرنامەیەکی باش چاوەڕێی خراپتر دەکەیت لەم 4 ساڵی داهاتووە ینی 4 ساڵ زۆر سەخت بوو زۆر تەجروبەی 33 ساڵی پێش ئێستا بە هەمان نەهج حکومڕانی بە هەمان ڕێککەوتن لەسەر پلە و پۆست
بە هەمان سراع لە نێوان هەردوو حیزب خۆی بینیمان کە لە پروپاگەندەی هەڵبژاردنە خۆی لە خۆیان شەڕێک بوو دواتر دێن ئیانەی خەڵکەکەن بە خەڵکەڵێن ئێمە ئەوە هەڵبژاردن بوو هەڵبژاردن جیاواز ینی ئەمە باشە ئەمە خەتابی هەڵبژاردن جیا تا ئەو ڕادەیە ئەی دووسبەی هەڵبژاردنە چیەڵێن لەگەڵ یەکتریە ئەوە جارێکی ترەوەش ئەم جارە توانیتان ئیقناعی قاعدەی چونکە قاعدەی حیزبی پارتی وێکێتی بەردەوام بۆ دژی یەکتری تەیارکراون فێرکراون و شارکراونەوە باشە ئەمڕۆ هەردوو لایەن چکەم بۆ تۆ تەماشای نزبەی دەنگدان کە مرکزێکی گەورەیە دۆک بۆ پارتی دیموکراتی کوردستان هەڵبژاردننی پێشوو لە 1960 دەنگیدا هەڕەشەکانی یەکێتی وای کرد ئەم جارە ئەو لایەنگرانەی پارتی کە دەنگیان بە پارتی نەدا بچنە ئینتخاباتەوە بە هەمان شێوە لایەنگرانی یەکێتی بە حەماس و چوونە ئینتخاباتەوە لە ڕوانگەی ئەو ململانەیە کە لە بەینیانە هەیە ئەی باشە ئەم جارە هەڵبژاردنە ئەوە مانگی دە هەڵبژاردنەکرێ چۆن لەسەرەوە کرێ لەبەرەوە ئەسڵەن عەقڵیەتی ئەم دوو لایەنە سیاسیە زۆر جار من قسەم لەسەرەوە کردووە پارتی دیموکراتی کوردستان لەوەتەی دروست بووە خۆی وا ناساندووە ئەبێ حیزبی یەکەم بێت و سەرۆک و سەرداری هەرێمی کوردستان ئەو بێت ئەو کاتانەیە هێزیانش نەبووە هەروە بیریان کردێتەوە ئێستا هێزیانەیە و کورسی پەرلەمانیان زیاتر هەیە یەکێتی نیشتمانی کوردستانیش وەک بە بڕوای من لە بەیاننامەی یەکەمی یەکێتی هەیە وەک لایەنێک دانەمەزرا ببێتە وەک دوو لایەنی سیاسی سێ لایەنی سیاسی کارکەن پێکەوە خاڵی هاوبەش و تەنسیقیان هەبێ بۆ خزمەتی گەلی کوردستان بەعکسەوە وەک بەدیلێک خۆی ناسان لەسەرتاوە لەبەرەوە من بڕوام وایە ئەم ململانەیە بەردەوامی ئەبێ بەردەوام ئێستاشە کە ناچار بوونە خۆ تۆ تەماشاکە سەرەتای ئەم مەحاولاتی حیزبی یەکەم بکە هەوڵێکی زۆریدا بتوانێت پەنجاوێک با بڵێن پەنجا زاید یەک کۆ بکاتەوە بۆی نەکرا نەیتوانین چکەم تەنانەت لە دەرەوەی خۆشیان خەڵکی تریش ئەحزابی تریش متمانەی پیان نییە کە بڕن لە هەمان کاتە یەکێتیش هەوڵیدا لە نەتیجە بە هەمان شێوە خەڵک متمانەی بەوە نەبوو پەنجا زاید یەکیش دروست کات بۆ ئەوە هیچ کامێکیان فت ناکرێن واقعەکەی لە کوردستانە ئێستا دوو زۆنیە نەک دوو زۆنیە دوو میحوەریە دوو میحوەری ئەقلیمیە دەولیە ئەمە و ئەوانیش لەگەڵەوان ئەم دوو لایەنە لە بەرامبەر یەکتریا بمێنێتەوە ئەوان گوێ نادەنێن نموذەجی کوردستان نموذەجێکی جوان بێ ئازاد دیموکراتی هەبێ بە شێوەیەکی ڕاستەقینە و ئازادەکان بەرقەرار بێ لەبەرەوە ئەم واقعا وەکو خۆی ماوەتەوە سوپاس دەکەم کاک حاکم بێم و خزمەت بەڕێزت باسی بڵێن ئەوە بکەین کە ئێستا بەڕێز تشکستە سەر زۆربەی کەرتەکان ڕاستی کۆمپانیەکان کراون و بە تایبەتی لە سەردەمی حکوومەتی کاربڕێکەر یعنی ئەو دەسەڵاتی هەیە ئێستا پەرلەمان دانەمەزراوە تا بڵێن کەلوپەلی تاقیکە دەدا بە کۆمپانیا تۆماری خانوبەردا بە کۆمپانیا کرێ کارەبا لەسەر خەڵک گران دەکەن و پێشتریش باج و ڕوسمات و سەرانی زۆریان سەپاندووە بەڵێ نەخێر هەموو ئەوانە پێچەوانەی دەستورە پێچەوانەی دەستوری عێراقەکە هەمومان دەوێت پێڕێ بکەین وە پێچەوانەی قوانینی ناوخۆشە هەر لە فەرزکردنی غەرامات هەر لە دانانی کامێرا حەچی شتێک کە عەلاقەی لە پارە هەبێ بە خەسخەسەکردن بە تایبەت فرۆشتنی دەوائری حکومی و وەزائیفی عامە بە شەریکات کە هەموو ئەو شەریکاتانش بەشی هەرە زۆریان مەشبوهن یعنی ئەو مەسئول لە پشتیانە دەسەڵات لە پشتیانە یعنی حکوومەت دێ دامودەستگای حکومی دەداتەوە بەخۆی بە شەریکە بەخۆی خۆی شەریکەی داناوە هەموو ئەوانە مخالفەی قانونن و مخالفەی دەستوریشن بۆچی وەکو زۆر جاری دیکەش ئەو تیشکم خسوەتە سەرێکە هەموو کاروبارێکی گشتی کە پەیوەندی بە پارەوە هەبێ
بە زیادکردنی پارە جا ڕسوماتە زەریبەیە گومرگە دەستکاریکەی کەمیکەی یان زیادیکەی چ جای لەوەی کە قیتاعی خاص بدەیە قیتاعی عام بدەیە خاص و بیدەیە شەریکات و ئەوانە هەموو ئەوانە دەبێت بە تەشریع بێ بە قانون بکرێ و مەزدەری تەشریعیش پەرلەمانە دەبێت بە قانون بکرێ و ئەوەی ئێستا دەکرێت بە تعلیمات دەکرێت تعلیمات چێ دەری دەکا حکوومەت بۆ خۆی دەری دەکە حکوومەت بۆ خۆی تعلیمات دەردەکا بۆ خۆشی جێبەجێ دەکا تعلیمات لە سنووری خۆی هەیە سەلاحیاتی خۆی هەیە ئەوەی ئێستا دەکرێت تعلیمات جێگای قانونی گرتووەتەوە کەەوە هەرگیز نابێ بەتایبەت کە ئەو تعلیماتە دەبێتە هۆی بارگرانی بۆ سەر خەڵکی بە شێوەیەکی گشتی نەک بۆ شەریحەیەکیان بۆ چەند کەسێکی دیاریکراو بەبێ ئەوەی کە پەرلەمان یا هەر کەسێکی یا هەر سوڵتەیەکی مختص تەخویلی حکوومەتی کردبێ کە ئەو کارە نەبکە بە تایبەتیش کە حکوومەتەکە کاربەڕێکەر بێ بە پێی قوانینی ناوخۆ و پێی دەستوریش حکوومەتی کاربەڕێکەر حکوومەتێکە سەلاحیاتی ئیشکردنی تەواو بووە تەنها بۆ ئەوی فەراغ دروست نەبێ ئەو کارانەی کە لە بندەستێتی جێبەجیان دەکا بەڵام بۆی نییە تعلیماتی تازە دەرکە بۆی نییە قەراراتی تازە دەرکە بۆی نییە هەموو ئەو قەراراتی بەسیتیش دەرکە تعلیماتی بەسیتیش دەرکە چه جای ئەوەی بچێ دام و دەستگای حکوومەت دام و دەستگای گشتی بداتە شەریکات و بداتە بیفرۆشێ و معاملەی لەگەڵکا بەبێ ئەوەی ڕقابەی پەرلەمان بەسەریەوە بێ دووجار مخالفە دووجار مخالفەیە پێسەر پێچی یاسایە جارێکیان کە سەلاحیاتی نییە لە بەرەوەی کاربەڕێکەرە سەلاحیاتی ئیزداری قەرارات و تعلیماتیشی نییە ئیلا بۆ جێبەجێکردنی ئەو شتانی کە دەستی پێکردووە و گەیشتۆتە کۆتایی چاوەڕێی حکوومەتی داهاتوو دەکە دوو سەلاحیاتی ئەوەی نییە کە قەرارات دەرکە جێگای قوانین بگرێتەوە و جێگە ئێستا ئەوانی لە وڵاتی مە دەکرێت هەر جێگای دەسووریشی گرتوێتەوە نەک جێگای قوانین ئەمانە هەموو مخالفن مخالفی سەرپێچی یاسان سەرپێچی دەسوورن و گەلێکیش خراپە ئەوە تا دەسەڵات بە کەیفی خۆی بەناو کەوتووە دەکڕێت دەفرۆشێ مڵکی دەوڵەت ئارزی دەوڵەت قیتاعی دەوڵەت دەوائری دەوڵەت دەداتە قیتاعی خاص و دەیداتە شەریکات بەبێ ئەوەی سوڵتەی تەشریعی کە سەلاحیاتی مراقبەی هەیە ئاگای لە هیچ بێ یان ممارەسەی دەوری و کاریگەرێتی خۆی بکە ئەسڵەن جیهازی قەزائیش کاری خۆی ناکە جیهازی ئیدیاعام کاری خۆی ناکە ئەوانە هەموو لە کاری خۆیان لادراون و ئەرچی خۆیان لێ بواریان پێنادرێ کە ئەرچی سەرشانی خۆیان جێبەجێ بۆیە لە حقیقەت دەوێت هەر کارێکی مخالفە بکرێ هەموو کەس حەقی هەیە بچێ شکایەت بکە هەموو کەس چونکە ئەو کەسە متەزەڕیرە هەمومان هاوڵاتیم لەو مەسەلەن لە پێدانی لە کارەبا بە شەریکات هەمومان متەزەڕرین هەمومان بۆمان هەیە بچین شکایەت بکەین بەڵام کارەکە گەیشتە ئاستێکی نە ئێمە سیقەمان ماوە بچین شکایەت بکەین نە ئەگەر بچیش شکایەت بکەین جارێک لە جارەکان نەگەیشتونە نەتیجە باشە بە کورتی دێمەوە خزمەت بەس سەبارەت بۆی کە ئێستا بۆ نمونە جگە لە سنوورەکان لە بینی هەولێر و سلێمانیش بۆکو سەرانەیەک لە خەڵکو و لە کاسبکار وەردەگیرێ شتێک کە دێتە ئەودی و شتێک دەچێتە ئەودی و وەردەگیرێ و پێشتر بڕارێکی دادگا هەبوو لە هەولێر نابێ کۆمپانیا پارەی بڵین خۆڵ و خاشاک و ئەوانە کۆ بکاتەوە بەڵام ئێستا شەر ئیشی پێدەکرێەوە پێشتر لە سنووری سلێمانی شەبوو ئەی چارەسەرەکە چییە؟ بەڵێ چارەسەرەکە ئەوەیە کە کوتم دەبێت پەرلەمان دەبێت خەڵک بە دوای چارەیەکی دابگەڕێ هەمومان چامان لە پەرلەمانە بەڵکو گۆڕانکاریەک بەڵکو جوڵەیەک بەڵکو شتێ بکە هەموو ئەوانەی کە کردومانە و دەکرێت نەتیجەی نییە یعنی زۆر جار مەحکەمە ئیدارەی
قەراری دەرکردووە فلان شتە مخالفە فلان شتە فرۆشراوە بە فلان شەریکە کراوە بە قیتاعی خاص کارەبا کراوە بە قیتاع خاص کاتب عادل کراوە نازم چی کراوە مرور کراوە دەوائری گومەرگیش کراوە ئەوانە هەموو قەراراتمان هەیە کە مخالفن و نابێ سەلاحیاتی حکوومەت نییە بەڵام جێبەجێ نەک یعنی هەر حکوومەت بەردەوام بۆ لەسەر کاری خۆی و دوو بەردیشتەقەی نەهاتووە هیچ کەسێکیش کاری خۆی نەکردووە ئەسڵەن ئەو ئیشە ئیشی پەرلەمانە کە لێ نەگەڕێ حکوومەت ئەو کارەی بکە چونکە پەرلەمان سەلاحیاتی ئەوە هەیە حکوومەت لە کار بخاس سیقە متمانە لە حکوومەت وەرگێتەوە وەزیر ئیقالە بکە وەزیر محاسبە بکە بەڵام بەداخۆی مە چەند ساڵە نەمابینی ئەسڵەن پەرلەمان سەلاحیەتی ینی قدرەتی ئەوەی هەبێت تەنانەت وەزیرێکی بانکە محاسبەی بکە یان ئیقالەی بکە یان سەحبی سیقەی لێ بکە. بەڵێ سوپاس دەکەین بکاران سپارت بە لەم کابینەیە یعنی ئەگەر پێکش بهێنرێت پێ دوای دوو ئیدارەی هەنگاو دەنرێ بەرەوەی کە یەک بخرێن یاخود زیاتر زەق دەکرێتەوە چکێسە بانگشەی یەک پەرلەمان یەک حکوومەت یەک پێشمەرگە دەکرێت هیچ چاوەڕوانێکت هەیە لەوان شتێکی وا ڕوودات؟ من قەناعەتی خۆم وایە ئەمان هەردوو لا نایەنەوێ حکوومەتێکی یەکگرتووە بێ و دوو ئیدارەی بەردەوامی هەیە ئێستا بۆ نمونە ساڵانێکی زۆرە کە قسە لەسەرەوە کرێ هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێ بەڵام ماوەیە زۆر مەشغوڵ بوون مەتەنەن 16 لیوایان بەناو یەک خستەوە کەچی فەرماندەی لیواکە پارتی بوو جێگرەکە یەکێتی بوو فەرماندەی فەوجەکە یەکێتی بوو جێگرەکەی پارتی بوو لەبەرەوە نیەتی ئەم دوولایەنە ئەوە نییە ببینە حکوومەتێکی یان دەسەڵاتێکی دامەزراوی بە ڕۆژانە دەبینرێ یاسا پێشێرەکەی کاک حەسەن بەوردی باسی کرد یعنی لە دنیا نەبووە حکوومەتی کاربێڕێکەت ئەو هەموو بریارانە بدا کە لە ماوەی ئەم دوو ساڵە زیاترە ئەمان بریاریان لەسەر درا گەورەترین ئەم پرۆژەی کە ناوی پرۆژەی ڕووناکی ئەمە ئایا دەسەڵاتی حکوومەتێکی کاربڕێکەرە ئایا تەرەفی دووهەم معارزە بەرامبەر ئەمە لەبەرەوە تۆ تەماشاکە ملەتی کورد قوربانەیەکی زۆری داوە خەسارێکی زۆری داوە کە دەسەڵاتەکانی پێشوو و بە تایبەتی دەسەڵاتی باس زۆر کاری نایاساییان کردووە بە مامەڵەکردن لەگەڵ گەلی کوردستانە لە هەموو دنیاە کاتێک باس ئەکرێت کە تۆ ئەتەوێت مەثەلەن یەکێک لە پێوەرەکانی جوانی ئەو حکومڕانی ئەوەتانەیە تۆ پەرلەمانێکی کارا و چالاکت بێ بەڵام ئەبینی پەرلەمان چی بەسەراحەتوو پەرلەمان تا ئێستا پەرلەمان تارەکان دەوریان چییە؟ بێدەنگن لەسەر ئەوەی کە ئێستا کە کۆبوونەوە یەکەم کرا ناوینا کۆبوونەوەی کراوە کە نە لە ڕوویشانە ناوە کۆبوونەوەی کرا دەڵێن نیساب تاوا ناوێت ئەمە پینەیەکی ترە با بڵێن یعنی لە هیچ نە لە پەیرەوی ناوخوا هەیە نە لە یاسای هەڵبژاردنە هەیە نە لە یاسای پەرلەمانیشە هەیە لەبەرەوە ئەم بەڕێزانە مەثەن تۆ دوو ئیدارەی و دوو حکوومەتی خۆی لە خۆیان کارێکی ناقانونیە خۆ دوێنێ پێرێ بە ئاشکرا لە بەرامبەر یەکتری وتیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی دێگەڵەی ئەو دیوی نییە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دێگەڵە بۆ دیوەیش دەسەڵاتێکی نییە لەبەرەوە لە بینی ئەم دابەش بوونە بەس پێ دوای مەترسی ئەوەی کە پێدانی زۆربەی خزمەت گوزاریەکان لەو کابینی ڕابردوو دەستی پێکرد بە کەرتی تایبەت یا خۆڵین بە کۆمپانیا حیزبیەکان لە داهاتوودا بارگرانی زیاتر لەسەر خەڵک دروست دەبێت لەمڕۆ بە دنیاییەوە چووکەم هیچ لایەکی هەردوو لایەن متفقن لەسەر بازاڕی ئازاد متفقن لەسەر خەسخەسا متفقن لەسەر کار بدرێتە کۆمپانیاکان و کۆمپانیاکان ئیستیغلالی بارودۆخەکە بکەن و خەڵک بچەوسێنەوە مستحقن لە بەرانبەر ئەمەشە ئۆپۆزیسیۆنێکی کارا لە مەیدانە نییە ئۆپۆزیسیۆنێک نییە کە بتوانێت پێشڕەوایەتی خەڵک بکات ئۆپۆزیسیۆنی لاواز بە چی چارەسەرە ئێستا چی چارەسەرە ناڕزایەتی خەڵک ئەوە خۆ پیشاندانە سەرکوت دەکرێت ئۆپۆزیسیۆنێکی کارانە بێ ئەوە بڵین ڕۆژانە ئەم بابەتانە هەمووی هۆکارن چییە؟ کاک حەکیم ئەم بابەتانە هەمووی هۆکارن
لە بەردەوامبوونی ئەم دەسەڵات ئەگینا ئەو خۆپشاندانەی ئەکرێ زۆر جار تەنانەت با بڵین لە ئاستێکدا نییە کە ئاستی ئەحزابێک مەتەن ئێستا زیاتر وابزان 35 کورسی پەرلەمانی هی ئۆپۆزیسیۆنە باشە 35 کورسی پەرلەمانی بە 10,000 دەنگ هێنیکاکە 350,000 ئایا لە هیچ خۆپشاندانێکە 2,000 کەس هاتووتە سەرجادە ئایا ئەم حیزب لایەنە سیاسیانە دەیانەوێ ڕێککەون بۆ پێشڕەوایەتی خەڵک بۆ ڕوبەڕووبوونەوەی خاڵاو بەشەکان هەموو جارێ باسیەوەم کردووە کاک حەکیم هەموو جار لە هیچ کاتێک وەکو ئێستا ئۆپۆزیسیۆن ئەحزابی دەرەوەی پارتی وەکێتی ئەوەندە دوور نەبوونە لە یەکتریەوە خۆپشاندنێکی سەرتاسەری جەماوەری بکرێ کاریگەری دەبێت بە دڵنیایی و خەڵک دەبێ حیزب و لایەنە سیاسیەکانی دەرەوەی پارتی وەکێتی متمانەی خەڵک بگەڕێنەوە چونکەم خەڵک سەرڕای ناڕەزایەتیەکانی لە پارتی وەکێتی کە گەیشتووەتە لووتکە بەڵام ئەوەندەیش ناڕازین لە حیزبەکانی تر لە ئۆپۆزیسیۆن چونکە ناتوانن ببنە خاوەن بەرنامەیەکی هاوبەش ئەوەی ئێستا لە مەیدانایە ئەوەندەی لایەنە ئۆپۆزیسیۆکان دژی یەکتری قسەکەن ئێستا وازیان هێناوە لە ڕخنەگرتن و انتقادکردن لە دەسەڵات لەبەرەوە ناتوانێت خەڵک ینی بتوانرێ ڕێگریان لێ بکرێ بەڵام ئەمە بەردەوامی نییە دەبینێ ئێستا بخۆی کێ دەوێت جۆلانی ئەچێتە سەر حکوم لە سووریا ینی گۆڕانکاری ئەبێ و دەسەڵات ئەمە تاریخ واڵێ حتمیەتی تاریخ واڵێ هیچ دەسەڵاتێک ناتوانێت بەردەوام بێت لە حکوم سپاس دەکەم کاتمان نەماوە سپاس دەکەم کاک حاکم چەند خولەکێکیش بۆ وەرز بە کورتی سەبارەت بە کێشەی بڵێن موچە لەگەڵ بەغدا هەیە نەوت خەڵک چاوەڕێ بوو بڵێن باج و ڕوسماتی شاوتاکرێت لەگەڵ بەغداد گەشتبینی بەوەی کە لەم کابینەیە یعنی ئەگەر پێک بهێنرێ حکوومەتێکی نوێ بێتەوەی چارەسەریم کێشەی موچە بێ نەوت بێت یاخود کێشەکان هەروە بەردەوام دەبن وەڵا ئەوەی کە ئێمە لە دەسەڵات دەیبینین جێگای نیگەرانی زیاترە نەک جێگای دڵخۆشی نەک جێگای گەشتبینی چونکە ئەو دەسەڵاتە ئەتراف بە غەڵەتی خۆی ناکە و پێشیوانیە کە کارێکی غەڵەتی کردووە کە سەرکەوتو نەبووە هەر زیاتر دیفاع لە خۆی دەکا و هەر زیاتر خۆی جوان دەکا و هەر زیاتر سوورە لەسەر ئەوەی کە کوبڵی خۆی هێندە بە نزیهی هێندە بە پاکیزەی پیشاندا کە خۆی پێمەخدوریشە بۆیە بەو لەو جۆرە خیتابەی ئەوە تێدەگەین کە دەسەڵات خۆی پێ غەڵەت نییە بۆیە ئامادە نییە بە خۆی دەبچێتەوە نەتیجە ئەوای لێ هاتووە چەند ساڵە ئەوە هەر بەرەبەرە خراپ دەبێ هەموو ئەو زەخت و فشارە بوو لەسەر خەڵکی خەڵکیان ناومێت کرد لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان و خەڵک بەرەو بەغدا ملیناوە بەشک و ئومێدێک ڕووناکاییە کارێک لەوێەوە بکرێ بە مراجعی بە شەکواکردن و داواکردن لە محکەمە ئیتیحادی و بە مراجعکردنی حکوومەت و بە مراجعکردنی مەجلیسی قەزای ئەوێ و محکەمە ئیتیحادی ئەوانە هەموو بەرەو ئەوێ ملماننا لەبەرەوەی لێرە خەڵک ناومێد بوو و ئێستاش هەروایە ئەو ناومێدیە بەرەو زیاتر دەچێ و خەڵک وردە ململانەیەەکە ئەو دەسەڵاتە لەگەڵ بەغداش ئەوەندە ململانێ دەکا ئەوەندە ئەو ئیتفاقیاتانەی خۆی کە لەگەڵ حکوومەتی بەغدا دەیکا جێبەجێ ناکە قانون جێبەجێ ناکە قانونی میزانیە جێبەجێ ناکە قانونی قەراری محکەمەی ئیتیحادی جێبەجێ ناکە ئیدی وای لێ هاتووە خەڵک خەریکە لە بەغداش ناومێت دەبن چونکە بەغدا زیاتر مدارات و مجاملەی دەسەڵات دەکات نەک مجاملەی خەڵکی ئەوانە هەموو خراپن خەڵک بەرەو ناومێدی بڕوە لەوانەیە ڕێگای توندوتیژی بگرێ لەوانەیە ڕێگای غەڵەت بگرێ لەوانە ڕێگای غێرە قانونی بگرێ ئەوانە لە نەتیجە خەتای دەسەڵاتە کە جوابداناتەوە خەڵک ناچار دەکا ینی ڕێگای ناقانونی بگرنە بەر ئەوانە هەموو بۆ هەمومان خراپە لە پێشەوە بۆ دەسەڵات خراپە ئێستا دەسەڵات
بۆ ینی بۆ دەسەڵات لە هەموو شتێک خراپترە کە خەڵک دەچن مراجعی بەغدا دەکەن بەتەمان لەوێ حەقیان بۆ لە دەسەڵاتی هەرێمی کوردستان وەرگیرێتەوە ئاخرەوە بۆ دەسەڵات زۆر شتێکی عیبە بۆچی بەخۆی داناسێتەوە بۆچی دێل نایە لەگەڵ خەڵک سوڵح ناکە لەگەڵ خەڵکی خۆی پێک نهاتەوە باشەکە حاکم بە کورتی وەکو ئەوەی کاگە بووکارەوان باسی کرد بۆ منەوە دەسەڵاتە گوێ ناگرێ یاسا جێبەجێ ناکە بە هەمان شێوە بۆ منە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پەرتن نیگەرانی خەڵک لە لووتکەیە ئەیچی چارەسەرە بە کورتی ینی ئەگەر دۆخی هەرێم بەم شێوە بەردەوام بێت زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم وڵا ئەوە چارەسەر خەڵک خۆی ناچار دەبێ ئەگەر ئاوێک لافایەک پەنجی خواردەوە تۆ هەر پێشت پێگر هەر پێشت پێگر ئاخەی لە لایەکەوە خۆی ڕێگایەک فەجوەیەک بە خۆی دەدۆزێتەوە لەوە دەردەچێ خەڵکیش کە هەروە محاسەرەت کرد ئێستا خەڵک محاسەرە بۆن ڕێگای بەغدایان گرتوتە بەر ئەگەر ڕێگای بەغداش لێبژیرێ دیار نییە ئەو کاتە پەنا بۆ شوێ دەبن و ئەو لافاوە ئەو ڕقوچینەیە لەکوێ دەتەقێتەوە یان کوێ دەتەقێنێتەوە یان بە کوێدا ڕێگای خۆی دەکاتەوە دیار نییە. سوپاس دەکەین کاک حاکم عەباس هەمزە دادوەر و پسپۆڕی بواری یاسایی لە هەولێرەوە هەروە کاک پەرلەمانتاری پێشووی کوردستان و ناوی مەکتەبی سیاسی حیزبی شۆڕی سوپاس دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.